بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ڕاستباردننی عەلی زەیدی دەکەین بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق سەرەوە دەکەین. عەلی زەیدی کێیە و چۆن بوو بە کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی کابینی نوێی حکوومەتی عێراقی؟ ئایا لە ماوەی ئەو سی ڕۆژێک کە لە بەردەستیدایە ئایا دەتوانێت کابینەکە پێک بێنێت؟ هەروە قسە لە سەرەوەش دەکەین ئایا پۆستەوەزاریەکانی دیکەش چۆن دابەژەکرێن، ڕۆڵی ئێران و ئەمریکا لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق چۆن دەبێت و کورد چۆن بەشداری لە کابینەی داهاتوو بکە، پرسی موچە چی بەسەردێت؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن. سپاس دەکەین. باس سەرەتا لە عەلی زەیدیەوە دەست پێ بکەین، بڵین عەلی زەیدی کێیە و چۆن بوو بە کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سپاس بۆ تۆ کاک حەکیم، سپاس بۆ کەناڵی پەیام، سپاس بۆ ئەو بینەرانەی لە هەشوێ هەن و متابعی ئەم بەرنامەیەکن. لە ڕاستیە عەلی زەیدی ناوێکی دیار نییە لە وەسەتی سیاسی عێراقیە و ناوێکی دیار نییە لەوەی کەوا لە مەجای سیاسیە و لە مەجای حیزبیا ئیشی کردوێ. عەلی زەیدی مستەسمرێکە، خاوەنی کۆمەڵە کۆمپانیایە کە لە مەجای دابینکردنی خۆراکە کاری کردووە، بەشە خۆراکی مانگانەی خۆراکی مانگانە. لە ئێستادا نزیکەی 2 ملیار، هەندێک باز لە 4 ملیار دۆلارەکەن کە لای حکوومەتی ئیتیحادیە. ئەمین عامی عێراق قەرزداریەوە 2 ملیار دۆلار حکوومەتی عێراق قەرزداریەوە. ڕئیسی مەجلیسی ئیدارەی بانکی جنوبە، لە حتا لەو بانکانەی کەوا زۆر مەشهورن، لەو بانکە مەشهورانە نییە کەوا پێگەیەکی گەورەی هەبوو بێ، بەڵام لە ڕووی ئەوەی کە پیاوێکی مالیە، خۆی خریجی قانونە، بەڵام لە مەجای مالیە ماستەرێکی لەسەر دارایی و بانگە بێ بەتاکید، بەڵام لە ئەساس خۆی خەڵکێکی قانونیە. گەنجێکە لە ڕووی خبرەی سیاسی و خبرەی سیاسی نییە، مەشهور نییە کە سیاسی بێ و خبرەی سیاسیشی کەمە. ئەم کاندیدانە کە لەم دوایانە بەتایبەتی لە سەردەمی عادل عەبدولمەهدی وە کە دروست بوو، چیمان پێڵێ فەشەلی ئیتاری تەنسیقی هەماهەنگی هێزە شیعیەکان کە خۆیان ناتوانن کاندیدێک دیاری بکەن لە یەکێ لەو هێزە سیاسیانەی کە هەیەە، ناچار پەنابەنە بەر کاندیدی تەسویە واتە ڕەزامەندی هەمووانی لەسەر بێ. ئەوەش لە سەردەمی عادل عەبدولمەهدی وە دەستی پێکرد کە عادل عەبدولمەهدی لە ئەو کاتە لە نهێن بوو مەجلیسی عەلا بوو، لەبەرەوەی حیزبی دەعوە 3 خول ئەنجومەنی وەزیرانی لەبەردەست بوو، دوای گۆڕا بۆ حکمە، قەرار وا بوو ئەو خولە با بڵێن ئەو خولە تەواو بکرێ هەموو هێزە سیاسیەکان لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە کاندیدی خۆیان هەبێ، بەڵام لەبەرەوەی بە شێوەیەکی ناڕەوا کاتی خۆی تەفسیرێک کرا بۆ کاندیدی با بڵێن بربژێری ئەنجومەنی وەزیران، تەفسیرێکی ناڕەوا کرا کە کوتلەی ئەکبەر کێیە، گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمان کێ؟ ئەوە بوو ئەیاد عەلاوی وەکو هەڵبژاردن یەک فراکسیۆن ئەو زۆری نێهێنا بوو لە 2010، بەڵام پەنایان بردە بەر مەحکەمەی ئیتیحادی و تەفسیرێکی نامەنتیقیان کرد بۆ دەقەکە. ئەوە بوو کوتلەی گەورە ئایا پێش انتیخاباتە یا دوای کۆبنەوەی پەرلەمانە یا پێش کۆبنەوەی پەرلەمانە. لە ڕاستیان نەسەکە وازەح بوو لەوەی پێش کۆبنەوەی پەرلەمانە، بەڵام دوای مەحکەمەی ئیتیحادی بە هەندێک تەدەخولات ئەو تەفسیرەی بە شێوەیەکی تر کرد کە دوای پێکێنانی دوای کۆبنەوەی پەرلەمانە کە چ کوتلەیەک دوای کۆ بێتەوە لە ناو پەرلەمانە و گەورەترین کوتلە پێگێنێ. ئەوە ژوای کرد مقدمەیەکی هەڵەی داڕێژا بۆ هەمیشە نەتیجەی هەڵەی داوە بەدەستەوە. لە ئێستادا مەسەن عەلی زەیدی کە ئێستا بربژێری هێزە شیعیەکانە، ڕوئیەی هیچ گروپێکی سیاسی یا هیچ فراکسیۆنێکی سیاسی جێبەجێ ناکە، کەواتە ئەو خەڵکەی کە دەنگی داوە لەسەر ئەساسی ئەوەی دەنگی داوە بە مەشروعەکەی سوودانی، دەنگی داوە بە مەشروعەکەی مالکی، دەنگی داوە بە مەشروعەکەی شێخ قەیس خەزعەلی، دەنگی داوە بە مەشروعی هەر کام لەو هێزە سیاسیانە بە مەبەستی ئەوە بووە کەوا
ئەو بەرنامە ئینتیخابیە جێبەجێ بکرێ لە کاتێکا ئێستا ناهێڵڕێ مەسەن کوتلەکەی سوودانی گەورەترین کوتلێ لە ئێستادا 46 کورسی هەیە کە ناهێڵن ئێستا سوودانی خەڵک کاندید کا یا خودی سوودانی کاندید بکرێتەوە کەواتە ئەمە دوو خەلەلی گەورەمان بۆ دروستە بێ یەکەم ئەمە لادانە لە دەستور چکە دەستور باسیەوە کە گەورەترین کوتلە کاندید پێشکەشەکە ئێستا گەورەترین کوتلەکە نەهێشتوانە سوودانی کاندید بێ نە کەسێکیان لە ناو فراکسیۆنەکان کاندید کردوە هێزێکی سیاسی بەوەی ئەو بەرنامەی کە خەڵک عەلا ئاساس دەنگی داوە ئەوە جێبەجێ بکرێ خاڵی دووەمیش کەسێک کاندید دەکرێت کە هەمووان کۆک بن لەسەر کاندیدبوونی ئەمە ئەوەمان پێڵێت کەوا حکوومەتێکی بنکە فراوان پێگەهێنرێت کە ناتوانێ کۆمەڵێک گرفت هەیە چارەسەری بکات چکەم بە بڕوای من لە دنیای ئێستادا لە دنیای سیاسەدا هیچ حکوومەتێکی بنکە فراوان سەرکەوتوو نابێ ئەگەر معارەزەیەکی قەوی نەبێ لە ئێستادا کاندیدکردنی عەلی زەیدی پێمانەڵێ معارەزەی سیاسی نییە چونکە هەر 12 ئەندامەکەی ئیتاری تەنسیقی دەنگیان داوە بە عەلی زەیدی کەواتە بە تەواوی پشتگیریەکەن خاڵی سێم کە لە هەمووان ڕەنگە ترسناکتر بێ ئەوەیە ئەم هێزە سیاسیانە نایانەوێ معارزە دروست بێ لە ناو پەرلەمانە معارزەی پەرلەمانی نایانەوێ دروست بێ و ئەیانەوێ بەشکردنی کێکی دەسەڵات بە پێی حەجمی کوتلەکە بێ عەلی زەیدی لە بەرەوەی خۆی هیچ پەرلەمانتارێکی نییە کەواتە بەرنامەیەکی نییە بۆ جێبەجێکردن لە ناو پەرلەمانە لە ئەنجامی ئەمەدا ئەچێتە ژێرباری داواکاری ئەو کوتلە سیاسیانەی کە کردویانە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەواتە ئەبێتە فەرمانبەرێک لە لای ئیتاری تەنسیقی بۆیە نەتوانێت ڕوویای خۆی جێبەجێکە و نە ئەو بەرنامە حکومیەی کە ئەینووسێ هەڵقوڵاوی هێزێکی سیاسی یا فکرێکی سیاسی بەڵام ماوەساندێکی شوێلێکی دەدەنەوە کە سەردەمی هەڵۆ پیرەکان وەکو مالکی وەکو عەلاوی وەکو عەبادی ئەوانە بەسەر چوو سەقۆناغێکی نوێیە بۆ نمونە سوودانی دێ دوو کورسی هەیە کازمی هیچ کورسیەکی نییە عەلی زەیدی ئەگەر قەناعەتمان وابێ هەر لەبەر ئەوەی گەنجە ئیتر مەرغوبە پرۆسەی سیاسی بە تەمەن ناکرێ بە خیبرە ئەکرێ یعنی ئەو کەسە ئەگەر خیبرەی سیاسی هەیە مەسەن ئێستا سوودانی خیبرەی سیاسی هەیە خیبرەی حکومی هەیە مەسەلەن مالکی هەیەی عەبادی هەیەی بۆیە ئەبێ کاتێک کە بیر لە دروستکردنی حکوومەت دەکرێتەوە بیر لە خیبرەی سیاسی بکرێتەوە خیبرابووریەکەی گرنگ نییە ئێستا کە دۆخی عێراق حکوومەتداری کاگەین من کابرایەکم لە مەجالی اقتصادیە قسەکەم و اختصاسەکەم ئەوەیە تەنیا ئابووری بوون تەنها مالی بوون هین نییە با بڵێن کافی نییە بۆ ئەوەی کەسێکی سەرکەوتوو بێت چونکە حکوومەت پێش هەموو شتێک بریتە لە عەلاقاتی دیبلۆماسی خاڵی دووەمیان بریتە لە تەوازونی سیاسی خاڵی سێهەمیان بریتە لە چارەسەرکردنی گرفتی دارایی یعنی عێراق لە مەجالی دیبلۆماسی ئێستا زۆر کێشەی هەیە کێشەی لەوە هەیە کەوا ئەو کاندیدانەی کەیکا مەسەن مالکی بۆ ڕەبسکرا لە بەرەو ڤیتۆی ئەمریکی لەسەر بوو سوودانی بۆ ڕەبسکرا سوودانیش ڤیتۆی ئەمریکی هاتە سەر دوجار کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە عێراق لە دۆخێکایە کە لە ئێستادا دیبلۆماسیەتی پێویستە خاڵی دووهەمیان ئایا ئێمە قۆناغی ئێستای عێراق قۆناغێکە تەنیا کێشەی ئابووریمان یا کێشەی ئەمنیشمان هەیە کەواتە پێش کێشە ئەمنیەکان ئێمە پێش کێشە ئابووریەکان کێشەی ئەمنیمانێ کەواتە ئەبێ کەسێک بێتە ڕێی وزرا کە خیبرەی سیاسی بێ کاتێک کە باسی خیبرەی سیاسیەکەن خیبرەی سیاسی بریتە لەوەی چۆن تەوازن بکات لەسەر مەلەفە جیاوازەکان مەسەڵەن مەلەفی دیبلۆماسی کێ دیاریەکە بۆ وەزارەتی خارجیە چێ دیاریەکرا بۆ مەلەفی ئەمنی مخابرات استخبارات ئەمنی وەتەنی هەموو ئەمانە دوای ئەوە چێ دیاریەکە بۆ مەلەفی ئابووری بۆ نمونە لە حکوومەتەکەی کازمیە عەلی عەبدولئەمیر عەلاوی وەزیری دارایی بوو عەلی عەبدولئەمیر عەلاوی ئوستازی زەی بوو لە 4 زانکۆی عالەمی خەبیرێکی مالی ڕاستە خۆی وەکو شەخصی خۆی سەرکەوتوو نەبوو بۆ ژیانی ئابووری خۆی بەڵام کەسێکی ئەکادیمی تۆکنۆقرات بوو لە مەجای ئابووریە بۆیە عەلی زەیدی بوونی بە ڕئیسی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی
کەسێکی مالیە و لە مەجای مالیا سەرکەوتوو بۆ خۆی مەرجنیە سەرکەوتوو بێ بۆ غەیری خۆی. علی عەبدولئەمیر عەلاوی سەرکەوتوو نەبوو بۆ خۆی بە سەرکەوتوو بوو بۆ عێراق. مەسەن لە مەجای تعاملکردن لەگەڵ بانکی مەرکەزیە لە نێوان سیاسەی مالی و سیاسەی نەقدیە ئەم پیاوە لە مەجای سەرمایە دروستکردنی خۆی کە هەمومان نەزانین لە عێراقا سەرمایە چۆن دروستەکرێ. سەرمایە بە خیبرەی شخصی دروست ناکرێ، بە ئۆفەرات و چانس دروستکردن دروست بووە لە هەموو عێراقا بە کوردستانیشەوە. مەسەڵەن ئەو کۆمپانیا زەبەلاحانەی لە هەرێمی کوردستانە هەن تاکەیان نەبێ کە خیبرەی شخصەکەی و مانوبوونی شخصەکەیە، بەڵام باقیەکەی تریان ئۆفەرە و چانسی سیاسیە، هێزێکی سیاسی داوەتی بە فلان کۆمپانیا. کۆمەڵی کۆمپانیامان هەیە لەژێر هەژمونی هەولێرە، کۆمەڵی کۆمپانیامان هەیە لەژێر هەژمونی یەکێتیە. لە بەغداش بە هەمانشەوە هەر مەجموعەیە کۆمپانیامان هەیە. بالعکس لە بەغدا لەوە ناشرینتر و زەقترە، هەر هێزەکان مەجلیسی اقتصادیان هەیە، هەر مەجلیسی اقتصادیان هەیە، یعنی ئەنجومەنی ئابووری حیزبەکانیان هەیە کە مەشروعێکی چییە؟ کە مەشروع مەسەڵەن وەزارەتێک لای حیزبی سینە، ئەو وەزارەتە هەموو پرۆژەکانی ئەو حیزبە سەرپەرشتیەکە، هەیئەی اقتصادی ئەو حیزبە سەرپەرشتیەکە و ڕئیسی ئەو حیزبە سەرپەرشتیەکە. چونکە وەزارەت لە عێراقا بابی ئیستیسمارە، یعنی لە ڕێگەی ئەوە داهاتی دەسەکەوێ ئەو حیزبە، شخصەکە لە ڕێگەی ئەوە. بۆیە بە بڕوای من عەلی زەیدی بە سەردەمی ئەوانەی کە با بڵین پیرەکان ئەوانەی قۆناغی ڕابردوو پێگەیان لاواز نەبوو، ئێستا باز لە ماریکی دەکرێ، ئێستا باسی لاتن پێشەوەی فایغزیان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق دەکرێ، باز لە قەیس قزعەلی دەکرێ، وەتە حەلبوسی لەناو سونەکان. حەلبوسی تا ئێستا گەنجەکە حەکیم، سوودانی تا ئێستا گەنجە، قەیس قزعەلی تا ئێستا گەنجە، بەڵام ئاخر ئەوان هاتوونەتە پێشەوە مەبستمەوانەی تر مثلەن لە ناو کوتلەکەی مالیکیشە خۆ ئەمانە هەمویان سوودانیش و پێشتری سوودانیش هەموو ئەمانە حزبی داوا بوون و لەژێر هەژمونی حزبی داوا پەروەردە بوون. بۆیە ڕاستە ئەوە حرەسی قەدیم بە شێوەیەک لە شێوەکان، بەڵام من عەرزم کردی کاک حەشیم دەوڵەتداری بە خیبرەی سیاسی ئەکرێ، بە خیبرەی سیاسی یەکلایەنە سەرۆکاری لە ئایا لاواز بوون قسە سەرۆکارەکەی ئێستا بڵێن فایغزێدان ئەو ڕۆڵە گەورەی دەبینی فایغزێدان تا ئێستا منافسی نییە لە عێراقدا، بەڵێ منافسی نییە لەبەرەوەی توانیوێتی تەوازونێک لە نێوان سوڵتە قەزاییەکانە، مەسەڵەن لە نێوان محکەمەی ئیتیحادی سوڵتەی قەزاییە توانیوێتی تەوازونێکی گەورە ڕابگرێ. مەسەڵەن هەموو گرفتەکان کاتێک کەوا ئەگەنە مەرحەلەیەکە ئیتر حەل ناکرێ فایغزەیدان حەلیان بۆ دۆزێت، لەبەرەوەی فایغزەیدان لە ئێستادا بە سەمامی ئەمانی عێراق داندێ. پەیوەندی بە سەرۆکی ئەنێ و پێگەی هەیە سەرۆکی دەسەڵاتی دادوەری لە عێراق، پەیوەندی بە شخصەکە یاخود شخصەکەیە. مەسەڵەن ئەوەی ئێستا فایغزەیدان ئەتوانێ و ڕۆڵە بینێ، پێشترش خۆ ڕئیسی سوڵتەی قەزاییمان هەبووە و ڕۆڵەی نەبینیوە. چونکە ئێستا لە پەرلەمانی عێراق ئەو خروقاتە ڕوویدا ئەوەی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان هات پینەی کرد، ماوەی یاسایی سەرۆک وەزیران چەند ڕۆژێک دواکەوت ڕاستپاردنەکەی دەڵێن پینەی کردووە. پینەکردنەکان کاک حەکیم ئەمانە پێوترێ کاتێک کە خەرقی دەستوریە بێ ئینێکی ئەدەبیە کە نابێ خەرقی دەستوری بێ، ئەگینا خۆ ئەبێ مەسەن تۆ کێشەکە و لەوە گەورەترە، هێزەکان ڕێک ناکەون. مەسەن ئێمە بۆ سەرۆک کۆمار هێزە کوردیەکان ڕێک ناکەوتن، لە کاتێکە ئێمە سێ خول بەد زیاتر لە کاندیدێک چوونەتە ناو پرۆسەکەەوە. بەڵام ئەم جارە لەبەر ئەم شەڕەی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەبوو، تەوقعات وا بوو کە شەڕەکە زۆر زوو حەسمە بێ، بۆیە وتیان با سەرۆک کۆمار هەڵ نەبژێرێ، سەرۆک کۆمار هەڵبژێرێ بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیاری بکە. هەر ئەوە بوو مەسەن سەرۆک کۆمار هەفتەیەکە دەست بەکار بووە، ئەوەتانێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران شیعە بۆ دەربازبوون لەو ئیحراجیە هینیانە کرد، مماتەڵەیانەکرد لەگەڵ کووردا. بەڵام مشکلەکە ئەوە بوو کورد خۆی ئامادەی ئەوەی تیانە بۆ گینا بە هێزە کوردیەکان بیانتان کاکە ئێمە ئەوە خولێک نییە، ئەوە سێ خولە ئێمە بە زیاتر لە باش کاندیدێک بەشداری سەرۆک کۆمار بەزیستە لەناو چوارچێوی هەماهەنگی لە 12 کەس پێکاتوە چوارچێوی هەماهەنگی بە زۆر نییە بڕیاردن و ئایا کاندیدی کاندیدەکە زۆری نەبێ، ینی دوو لەسەر سێ بێت. لەو
12 هەشتیان بە هەر لایەکە بکەوێ ئەوە بەڵام قەزیەکە لەوایە ئێستا هەر 12 دەنگیان داوە بە عەلی زەیدی هەر 12 هەر 12 دەنگیان داوە بە عەلی زەیدی لە کاتێکە کاندیدی پێشووتر مالیکی نەنە دوای مالیکی دوو کاندید بوون یەکیان نزیک بوو لە مالیکی باسم بەدری و لەگەڵ ئەوی ترا 6 بە 6 بوون 7 بە 5 بوون دوای بوو بە 6 بە 6 ئێستا هەمووان دەنگیان داوە بە عەلی زەیدی ئایا ئەمە خوێندنەوەی ئەوەی لێ ناکرێ جارە شیعە نەگەیشتوونەتە تەوافق عەلی زەیدیان کاندید کردووە بۆ ئەوەی لانی کەم مانگێکی لە بەردەمایە 30 ڕۆژی لە بەردەمایە تا کابینە پێکەین ئایا ئەم 30 ڕۆژە بۆ ئەوە نییە فرسەتێک با بە ئیتاری تەنسیقی تاوەکو بگەڕێتەوە بۆ کاندیدا ئەسڵەکانی ئەوە یەکێکە لە ئەگەرە هەرە بەهێزەکان ینی پێ دوایە قورسە عەلی زەیدی لە ماوەی ئەو 30 ڕۆژە تا عەلی زەیدی حکومەت پێک بێنی قورسە هەرچەنە خۆی لە وتەیەکی کورتیاڵێ هەوڵەدەم لە کەمترین ماوە ئەوە کابینەکە ئیعلان کەم بەڵام چکۆ حاڵەتشە بوو محەممەد عەلاوی ئێمە سێ حاڵەتمان لەوە سوودانی کە نەیتوانین لە ماوەی محەممەد تۆفیق عەلاوی دوای محەممەد تۆفیق عەلاوی عەدنان زولفی دوای عەدنان زولفی ئیمجا کازمیان تەشیع کرد لەبەرەوەی هێزە شیعیەکان گەیشتنەوە قەناعەتەی وتیان ئێمە دوو کاندیدمان ڕەڤز کراوە دوو کاندیدمان ڕەڤز کردووە تەمان محەممەد تۆفیق عەلاوی هەر ڕژیە عەدنان زولفی شیعە ڕەڤزیان گەشتبوون ئەو قەناعەتەی کە ئەمە ڕەڤزکەن انتخابات هەڵەوەشێتەوە بۆیە ناچار کازمیان قبول کرد عەلامەدات ئەمە ئەوەمان پێڵێ ئایا ئەم 12 کوتلە سیاسی شیعیە پێک هاتوون لەسەر پشکەکان چونکە قەزەیەکمانەیە ئەڵێ شەیتان یەک من فی التەفاسیل ئەگەر ئەمانە پێک نەهاتون لەسەر پشکەکانەوە عەلی زەیدی ناتوانێت حکوومەتەکەی پێک بێنێ چکە ئێمە لە ئێستادا گازەوە دەکەێت 12 وەزارەتی شیعەبێ ناو تقریبا 23 وەزارەت چەند وەزارەتمانە بێ نازان کابینەی سوودانی 23 وەزارەت مەرجنیان 23 بێ لەبەرەوەی زۆر جار بۆ ئیرزای تەرەفێک وەزارەت زیاد دەکرێت هەیئات زیاد دەکرێت شتێک لەو بارەوە زیاد دەکرێت ئەم 23 ئایا سونە و کورد ڕازیە بن کە ڕئیسی مەجلیسی وزەرا کە بەقەدەر نیوەی وەزارەتەکان گرنگە ئەمە لای شیعە بێ و نیوەی وەزارەتەکانیش مەسەن لە لیجانی پەرلەمانیا قبول نەکرا لە لیجانی پەرلەمانیا قبول نەکرا ئایا لە وەزارەتەکانە قبول نەکرێت بۆیە من ئەڵێم عەلی زەیدی زەحمەتە لە ماوەی ئەو مانگا بتوانێت باش کابینە بەس بە دیارکردنە چوارچێ هەمانگی کاندیدی کێ بۆ عەلی زەیدی زیاتر نزیکە لە سوودانیەوە بۆیە ئەڵێن بۆیە ئەو قسەش هەیە کاڵێن سوودانی زیرەکانە عەلی زەیدی هێناوەتەوە ناو بابەتەکە بۆ ئەوەی هەر 12 کەسەکە دەنگی بدەنێ دوجار کە ناتوانێت کابینەکە پێک بێنێ ئەمجا دیسان نەگەڕێنەوە بۆ سوودانی بەس وەکو ئەمریکا و ئێران تا ئێستا هیچ ماڵەیان چۆنەوە ئێران لە ڕاستی ئەم جارە هیچ تەدەخولێکی نەکردو ئەوەی من بزانم حتا بڕیارەکەی گێڕاندوتەوە بە چوارچێوەی هەمانگی خۆی مەسەلەن لە مەسەلەی کووردا تەدەخولێکی بەو شێوەی نەکرد پێیان باش بوو ینی بە هەموو هێزە سیاسیەکانیان وتبوو کە ئێمە پێمان باشە چەند ساڵە ئەو کاندیدە هی یەکێتی نیشتیمانیە هەر ئەوەندەیان وتبوو بۆ سەرۆکی پەرلەمان پێیان باش بوو کە زۆرترین کوتلەی سیاسی کە هەلبووسیە مەسەن ئەوان با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان تەدەخولی مباشریان نەبوو تەدەخولی غیر مباشریان نەبوو ئێرانیەکان تەبیعەتیان وایە تەدەخولی مباشر زۆر کەمەکەن ئەمریکیەکان تەدەخولی مباشرەکەن یعنی بۆ مالکی ڕاستەوخۆ لە تروس کۆڵەر ترامپوتی ئێمە مالکی مامەڵە لەگەڵ ناکەین بەڵام بۆ کوتلە سنیەکان باسی ئەو قەزیان نەکرا بەس ئێستا وەکو عەلی زەیدی عەلی زەیدی تا ئێستا هیچ چوارچێوە مانگی ڕاوێژی نەکردو پێت وایە ئەکرێ باڵۆنێکی اختیبار بێ کە ئیتاری تەنسیقی عەلی زەیدی تەڕح کردو عەلی زەیدی تا ئێستا ساغ نەبووە ئایا هیچ مەلەفێکی سپیکردنەوە یا تەعاملکردن لەگەڵ لە مەجای دۆلارە چۆبانکی هەیە وتیان گویا بانکەکەی پێشتە سزادرابێ ئەوە هێشتا ساغ نەبووە ینی هەرچەنە من هەندێک بەیاناتم دی هەندێک کتاباتم دی لەسەر ئەوەی کەوا هەندێک مەلەفاتی لەسرە
مەلەفاتی شوبهەی فەسادی لەسەر لەلایەن دەستگای نەزاهەوە بەڵام لە ڕووی ئەوەی بانکەکەی تێوە گلابێ لە کاری سپیکردنەوە شتێکی ڕسمی تا ئێستا بڵاو بەڵگە دەرنەوە ئەی سەبارەت بە کورد پێویست لە پێکەنانی حکوومەتی عێراق چۆن دەبێت سەدوەیەوەی کە عەلی زەیدی ڕاست پێدرا لە پارتی مەسعود بارزانی مەسرور بارزانی سیوان بارزانی پیرۆزبایان کرد لە یەکێتی پیرۆزبایان لێ کردووە من ئالەمە تێناگەم چۆنە ینی دەستپێشخەری هەموو جارێ لەلایەن کوردەوە کورد هەموو جارێ دەستپێشخەری ئەکا بەبێ ئەوەی کەسەکە بناسێ فراکسیۆنەکان تەواوی فراکسیۆنەکان پیرۆزبایان نادۆ بۆ عەلی زەیدی لە کاتێکە مەرجنی عەلی زەیدی بێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە با بڵێن پرەنسیپێک هەیە بۆ ئەوەی بزانێم کەسایەتیە چۆنە یەکەم مازی ڕابردووی ئەم کەسایەتیە چۆنە بۆیە ئەو هێزە سیاسیانە ئەبێ لەسەر ئەم ئەساسە بڕیار بن مازی ئەم کەسایەتیە چۆنە ئێستای چۆنە مستەقبەلی چۆنە بێ ئایا ئەم کەسە وا هێزە کوردیەکان بەپە لە هەمویان پیرۆزبایی بۆ نێرن ئەزانن دیراساتی ئەم شخصە من عەرزم کردی کە من لەناو مەجای مالیە بووم عەلی زەیدی وەکو مەسئولی بانکیش نەهاتۆتە لیژنەی مالی ناویم نەزانیوە ڕەنگە من نەمزانیوە بەڵام کەسێکی دیار نییە مەسەن ڕئیس بانکان ئەوانەی لە مەجای بنووکە هینیان هەیە ناسراون زۆرێکیان ئەم عەلی زەیدیە ناوی نەبووە لە مەجای سیاسیان ناوی نییە کەواتە ئێمە نازانێمە کەسایەتێکی چۆنە ئێستای لەسەر چی بڕیاری ئێستایە دەین لەسەر بەرنامجی حکوومیەکەی مستەقبەلەن لەسەر ئەوەی ئایا ملزەم ئەبێ بە وعدانەی کەیدا خۆ ئێمە زۆر سیاسیمان هەیە وعدەدا بە دوای لە وعدەکانیان ڕازگۆ دەرناچێ زۆر کەسایەتیمان هەیە لەسەر ڕابردووی مامەڵەی لەگەڵەکرێ مەسەلەن عەدنان زولفی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاویە لەسەر چی ڕەوزکران لەسەر ئەوەی مەیلی هاوڕێیەتی ئەمریکایان هەبوو عەلی زەیدی ئایا مەیلی چی هەیە هاوڕێیەتی ئەمریکای هەیە هاوڕێتی ئێرانەکانی هەیە هێزە کوردیەکان بەپەلە پیرۆزبایی لەکەن ینی ئەگەر حکوومەتی بچێەوەی لە کێکەکە بەشیان بدرێ ینی ئەبێ بەشیان بدرێ چونکە هێزێکن و پێکاتەیەکن کە پارتی 26 کورسی هەیە یەکێتیش 18 بۆ 19 کورسی هەیە کەواتە ئەم دوو هێزە عەلی زەیدی احتیما دەکاتە سەر چکە ڕقەمن کابینەکەی بەوە هین نەبێ کوردیتیانە بێ کابینەکەی ئەسڵەن تەشکیل نابێ چونکە ئەبێ ئەو کابینەیە مەفهومی شەراکەت بپارێزێ مەفهومی تەوازن بپارێزێ پێکهاتەی کوردیتیانە بێ پێکهاتەیەکی لەنگ نابێ حکوومەتێکی لەنگ نابێ ناکرێت لایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتیش کە ئێستەوە دەکورسین ئێمە لەسەرەوە نەکراوە ئێمە دەسەبکەن ئەگەر بۆ پێ پسەنا و پێکەنانی حکوومەتەوە ئەگەر هەر لە بیدایەت و ئەعلانمان کردووە کە ئێمە مەیلی ئەوەمان هەیە کە بەشداری لە حکوومەت بکەین چونکە ئێمە دەکورسین لە بەغدایش دەکورسی کۆمەڵ و یەگرتو و هەڵوێست دەکورسین ئەو دەکورسیە لەگەڵ سوودانی دانیشتین ئەو کاتێکەوە قەرار و سوودانی تەکلیف کرێتەوە پێمانوت کە ئێمە ڕەغبەتی ئەوەمان هەیە کە بەشداری لە حکوومەتا بکەین بە کاتێک کە مالیکی کاندیدی ئیتار بوو بە مالیکی ژووترا کە ئێمە مەیلی ئەوەمانەیە کە بەشداری لە حکوومەتا بکەین و هەر کەسێکی تر ئەو دەکورسیە ئێمەمانەوە بەشداری لە حکوومەتا بکەین هەموو هێزە سیاسەکان مەیلی ئەویان هەیە بەشداری لە حکوومەتا بکەن بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی منهاجی ویزاریەکەی چۆنە کاتێک کە منهاجی ویزاریەکەی بینی اینجا بڕیارە دەی خۆی سوودانیش کارنامەکە شتی جوانی تێدا بوو ئێستا یاسای دادگای فیدراڵی تێدا بوو ئەنجومەنی فیدراڵی تێدا بوو یاسای نەوت و غازی تێدا بوو گەڕانەوەی ناوچە دابڕێنراوەکان ئەمەی ئەمیشتیابێ بەڵام ئەو خاڵی سێمەم عرض کردی وتم لەسەر سێ ئەساسە بێ ئەو کە ساڵ سنگێنی لەسەر مازی کە ڕێی چۆن بووە ئایا ڕێی لەسەر فیدراڵێتی عێراق چییە مەسەن سوودانی ڕێی زۆر باش بوو لە ماخرەوە ڕێی گۆڕا اینجا ڕێی زوزەرامان نییە ڕێی نەگۆڕا بێ بەرامبەر بە کورد بەشێکی زۆری خەتای کورد بووە چکە لەگەڵ سوودانیش سەرتاو بوون بەتابەتی ینی هەموو ڕێژ زەراکان پەیوەندێکی باشی لە ئیبراهیم جعفەریوە لە ئایاد عەلاویوە مرۆڤن بە ئیبراهیم جعفەری بیهێنە بۆ مالیکی دوو خول دوای بیهێنە بۆ عەبادی دوای بیهێنە بۆ عادل عەبدولمەهدی عادل عەبدولمەهدی باشترین سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کورد
تەکلیفی لە فراکسیۆن کردووە کە 10,000 بەرمیل نەوتم تەسلیم کەن ڕۆژانە بۆ ئەوەی من لەوەی ئیحراجەی شیعە ناوماڵی شیعە بپارێزم نیان کرد. دوای عادل عەبدولمەهدی کازمی ئەوە بوو کە لە ئاخرەوە دوای کازمی سوودانی لە بیدایەتەوە چەند عەلاقەی باش بوو لەگەڵ هەرێمی کوردستان بەیکۆچون بۆ گەشت لە هاوین هاوارەکانی ئەچون بۆ گەشت بەس دوایی سوودانی گەیشتە ئەو قەناعەتەی کەوە با بڵێن لە هەڵبژاردننی جێگری سەرۆکی ئەنجومەنی جێگری سەرۆکی پەرلەمانە کوتلەکەی سوودانی دەنگیان نەدا بە کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان. ئەمە ئەیسەلمێنێ کورد بەبێ ئاگاچێتە ناو معادلەکە. باش بەس بۆ قۆناغی ئێستا گەر حکومەت پێک بێ وای دابنی گریمانە ئێستا وەزارەتی دەرەوە لای کووردە وەزارەتی ژینگەیە دادا لەگەڵ ئاوادانکردنەوە کوردەم جارە بە بۆچوونی بەڕێز وەزارەتی ئاوادانکردنەوە گرینگە بۆ کورد وەزارەتی ئاوادانکردنەوە کورد نایەوێت لەبەرەوەی پارە نەماوە وەزارەتی ئاوادانکردنەوەی ئێستا قسە هەیە کە نایەوێت. وەزارەتی خارجیەکەی هەر ئەوێ ڕەنگە تمۆحی لە وەزارەتی دارایی هەبێت چونکە ئیستیسمار نەماوە مەسلەی بوجە و موچە وانە ماوە ڕەنگە تمۆحی لەوە بۆ کورد وەکو خەڵکی کوردستان وەزارەتی دەرەوە باشە دارایی باشترە ئەگەر وەزیرێکی دارایی کورد بێ خۆی کێشەکە لەوایە ئەو وەزیرە داراییە کە کووردە ئەتوانێت چی بکا بۆ کورد چکەمە لە چوارچەوەی دەستور و یاسا کارپێکراوەکانی عێراقی مەسەن لە فترەیەک ئەتوانیوێتی وەزیرێکی کورد کۆمەڵێک با بڵێن کۆمەڵێک بڕیا قەرارات بدا لە بەرژەوەندی کورد بێ لە ئێستادا ناتوانێت چونکە پێگەی کورد لە ئێستادا بەقوت نییە بەهێز نییە لە عێراق. باش بەزۆکو پێکێنانی حکوومەت ئێستا پارتی ویکێتی بڵێن زۆر ناکۆکیانەیە و پارتی دەڵێ مامە لەگەڵ سەرۆ کۆمار ناکەم بەڵام مامەڵ لەگەڵ کاندی ڕاستپێدا دەکە یەکێتی کێشەی هەیە لەگەڵ پارتی لە حکوومەت بەم پەرتەوازەیە توان هیچ بکەن لە بەغڵە بە کورسی تعامل لەگەڵ ئەو حکوومەتەکەن ماسمێ هەر کەسەوە بەجیا گەروابێ بە تاکید هەر کەسەوە بەجیا تازە ڕەنگە لەم کابینایە نەتوانن بەیەکۆ بەڵام پارتی کاچێتە تەفاوز و باس لە 26 کورسیەکە یەکێتیش باز لە 90 کورسیەکە بەڵام سیرەکە لەوایە ئەمان باسی 26 کورسیەکەن بەس لە پارتی ئەبێ بیر لەوە بکاتەوە کە جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە یەکێتیش کە 90 کورسیە بێ بیر بکاتەوە لەوەی سەر کۆماری هەیە سونەیژە بێ بیر بکاتەوە لەوەی کە سەرۆکی پەرلەمانی هەیە بە هەمان شێوەشی عیش بۆیە ئەگەر بیانەوێ حکوومەتێکی بن کە فراوان پێک بێنن ئەبێت لە مەجای وەزارەتەکانە نەختێک با بڵێن سوکەن بۆ ئەوەی هێزە سیاسیەکانی دیکە بایکۆتی پێگەنانی حکوومەت نەکەن لەسەر چه ئەساسێک ئەگەر ئەو هێزە سیاسیانەی کەوا لە 10 کورسیوە کەمتریان هەیە بەشدار پێ نەکرێن ئەمانە کە کۆبنەوە کوتلەیەکی معارزەی قەوی دروستەکەن کە نایەوەن حکوومەتەکە ئێوان ئیسراحەت بکە و حکوومەتێکی مستەقر نابێ لە کاتێکە کە مستەقر نیە وەزعکە بۆیە من قەناعەتم وایە پێدوای هیچ هێزێکی کوردی بایکۆت بکە بۆ حکوومەت پیشانەوەی پارتیە بوو بە شێوەیەکی کاتی لە ئەو دوو هێزە سیاسیە هین ناکەن بایکۆتی پێگەنانی حکوومەت ناکەن ناشتوان بیکەن چونکە هەر کامیان بایکۆت بکە با بڵێن تەهمی شەکرێ لە عێراق لە عێراقدا ئێستا ئەوە نەماوە کەوا بەخەمی هەموو هێزە سیاسیە گەورەکانەوە بن چکە بەدائیل هەیە مەسەن ئێستا هەر هێزێکی سیاسی بەشداری نەکە هێزەکەی تر بەشداریەکە لەم کەونەکە مەسەن هەندێک هێزی سیاسی شیعی بەشداری نەکەن هێزگەلێکی سیاسی شیعی هەن بەشداریەکەن لە پێگەنانی ئەگەر هێزێکی سیاسی سنی بایکۆت بکە و بڵێ معارزە هێزگەلێکی سنی هەن کە بەشداریەکەن و پشکەکەیوانی جوەرگن لە ناو کوردیشە ئەم مەسلەیە هێزێکیان بڵێ بەشداری ناکەم هێزەکەی تر هەموو وەزارەتەکان ڕەنگە پێی خۆش بێ ڕەنگە فرسەتێک بێ بۆی چکە ئەم هێزانە ئەوەندە تۆڵیان لا یەکە ئەوەندە پیلانیان لێ گێڕاوە هەمویان بۆ ئەوە گەڕێن کە باڵێ بەزەگەر حکوومەت لە عێراق پێک بێ پێ دوای هیچ کاریگەرێکی لەسەر هەرێمە بێ بۆ پێکەنانی حکوومەت چونکە ئێمە ئەوە ساڵ و نیوێکە ئێستا مانگی حەوت بێتەوە ئەم کابینەی نوێمە تەمەنی دەبێتە 7 ساڵ یعنی لە 2019 تا ئێستا مانگی حەوتی ئەم ساڵ بێتەوە پێ دوای کاریگەری لەسەر پێکەنانی حکوومەت و پەرلەمانمان نییە بڕوان ناکەم هیچ کاریگەریەکی هەبێت لەبەرەوەی ئەگەری هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەری پێگەنانی کابینەکەی زۆر زەحمەتە بۆیە لە ئێستادا ئەگەری هەڵوەشانەوەی پەرلەمان بەرەو زیاد بوونەڕوە
ینی جاران ئەگەردن دووبارە بکرێت بەس ینی ئەگەر جاران ئێستا گرفتێک هەیە گرفتەکە ئەوەیە کۆمیسیۆنی باڵامان کاتی بەسەرچێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم سەرۆکی هەرێم ناتوانێت پەرلەمان ئێستا هەڵوەشێنێتەوە چکە کۆبنەوەی یەکەمی کردووە ئێستا بێ نیوە زائیدەنیەکی پەرلەمان ئیستیقالە بکە 51 پەرلەمانتار 51 پەرلەمانتار کورسیە بەڵێ ئەمە هەر هێزێک بتوانێت قەناعەت بە 51 پەرلەمانتار بکە ئەوە حکوومەت پێگەێنێ مەسەڵەن هەردوو هێزە سیاسیەکە محاولە ئەوەیان کرد بەس ئێستا 38 بە 39 وانە بەڵێنەوەی نوێشتۆتە پاڵەیەکێتی بە ئەوە مەسەن 38 بە 39 ئەمە بۆ 51 قرس بوو نەیانتوانی کەواتە بۆ پێگەێنانی حکوومەت قرس بوو ڕەنگە بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانیش قرس بێ بەڵام کەواتە ئەبێ ئەو هێزە سیاسانە پەنابەر نەبەر محکەمەی اتحادی دووبارە هەرچەند محکەمەی اتحادی ڕەدی کردەوە کەوە بەڵام لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە ئیشی تیا کردووە بۆیە محکەمەی اتحادی تابعێکی سیاسی هەیە کە کاتێ زانی شتێک گەیشتۆتە بنبەست بڕیاری ئەدرێ ڕەنگە فایغزێدان لەو کاتا تەدەخل بکە بۆ معالجەکردنی ئەوەی کەوا فعلەن ئەگینا من قەناعەتم وانەیە پێگەێنانی حکوومەت لە بەغدا گەری هەبێت لەسەر پێگەێنانی حکوومەت لە هەرێم ماسۆی ئێستا پارتیکتی لە بەغدا زۆر لێک دوورکەوتونەتەوە پێشترم حاڵەتە نەبووە ئەم حاڵەتە بەم قورسایە ئێستا نەبووە نەخێر دوو خول لەوێ بووم ئاگاداری خولەکانی تریش بووم لانیکەم ئاگاداری خولی 5 بووم هیچ کاتێک پارتیوێکێتی ئەوەندە دوور نەبوون لە یەک باڵێ بابینە سەر مەسلەی موچە بەتابەتی بۆ موچە خۆرانی هەرێم تام حکوومەتە پێک دێ ئایا موچە بەردەوام دەبێ یاخود موچەی مانگی چوارش خەڵک چاوەڕێیە ئێمە لە ئێستادا موازنەمان نییە سە لە عێراق بوجە نییە کەواتە یاسای بوجەمان نییە کە یاسای بوجەمان نەبێ 1 لە 112 سەرفەکرێ 1 لە 112 یەکێک لە فەقەراتەکانی بریتیە لە موچە تاویزاتی مۆزەفین کە بێ کە نابێ بە هیچ شێوەیە لە غیابی موچەی فەرمانبەران بوەسێ ئەوەی ساڵی پاس سەرفکراوە بۆ موچە 63 تریلیۆن دینارە ئەبێ هەمان بەر سەرفکرێتەوە بۆ موچە خۆرانی عێراق بەڵام لە هەرێمی کوردستانە ئیتیفاقێکەیە لە بینی تەمەن قەرارێکی محکەمەی اتحادی هەبوو ئەو قەراری محکەمەی اتحادیە ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرایە هەرێمی کوردستان زۆر ئیسفادەی لێ کرد ئەم مەسەلەی هەژمار و ئەوانەیان نەهێنایەتە گۆڕێ دوایی چون ئیتیفاقێکیان کرد بۆ قەرارەکەی محکەمەی اتحادی یەک وشەیتایە کە ئەڵێ ئیلزامی حکوومەت اتحادی بە پێدانی موچەی فەرمانبەران بما يتوافق مع الموازنة الاتحادية کە لەگەڵ موازنە ینی پشکەکە لەوە دیاری بکرێ ئەوانەمایان کرد بە حجە کە ئەوە بێ لە موازنە بێ ئێستش هەر لە موازنای بۆ لە 1 لە 112 چکە پێوترێ موازنەی 12 بەڵام کە بوو بە ئیتیفاقەکە ئەمەی لەخۆگرت کە محکەمەی اتحادی بڕیاریدا لەسەر ڕادەستکردنی نەوت و داهاتی اتحادی ئەم دوو فەقەرە بوون بە دوو فەقەرەی نێو ئەو ئیتفاقە سیاسیە کە 200,000 بەرمیل ڕۆژانە تەسلیم کرێ 120 میلیارد دیناریش لە داهاتەکانی هەرێم تەسلیم کرێ داهاتە ناوخۆیەک ئەم دوو فەقەرەیە ئێستا نەوتەکە تەسلیمەکرێ هەرچەندە ئێستاکەمی کردوسە وزیری سەمنە سوشکان ئەمڕۆ توی بڵێن هەفتە بۆ 80,000 بەرمیلێک لە دوای جەنگەوە ڕاستی عێراقی دەکەن گرفتەکە لەوایە هەرێمی کوردستان هەمان بۆری و هەمان بڕی دەرهێنان هەیە لەکوێ ئەو وەزعە زۆر خراپ گۆڕا هەموو هێزە سیاسیە سنی و شیعەکانی کرد بە یەک لە دوای ئەو بڕیارەی کەوا بۆ فترێکی زەمەنی کەم نەوت وەسێنرا ئەوەی کە سەرتەڕازی نەبوو نەوتی عێراق لە ڕێبۆری ئەوە گەورەترین گرفتی بۆ هەرێمی کوردستان دروست کردووە چونکە ئەوە ئەگەر متمانەیەک جزێک لە متمانەی دروست بوو بێت لەسەر ڕادەستکردنی نەوت ئەو متمانەی هەنەیەشت پەرلەمانتاریش ساڵی تۆمار کردبوو لە دادگای فیدراڵ لەسەر ئەم پرسە خۆی عودەی عەوادە بەڵام هێنا قەزەیەک هەیە لەناو قانوناڵی المتضرر يلجأ إلى القضاء زەرەرمەند ئەبێ ئەوە بکە زەرەرمەند دەبێ حکوومەتی عێراقی بیکە ئەو سکاڵایە نەک پەرلەمان بەس بۆ وەکو ئەندام پەرلەمان کردوێت یا وەکو هاوڵاتی بۆیە مقەناتم وایە داواکە ڕەدەکرێتەوە من حيث المضمون بۆ موچەی مانگی چوار شکل موچەی مانگی چوارێ بڵێن لیستی موچەی مانگی چوارێ مەچوونە لای سەوسن لە ناو وەزارەتی مالیە دوو بەشەیە یەکیان پێوتێ
مدیریە عامی موازنە، یەکیان پێوترێت مدیریە عامی محاسبە. مدیریە عامی موازنە بریتە لە دانەری پرۆژە یاسای بودجە. مدیر عامی محاسبە بریتە لە سەرفکردنی ئەوەی لە موازنە هەیە. مدیر عامی محاسبە ناوی سەوسەنە. سەوسەن وتی ئێمە ئامادەین و پارەش چون بۆ لای من و برای بەڕێزم دکتۆر غالب بۆ خانەنشین چونچکە لە ئێستا پرسیار لێ یەکەم بەڵێ لەسەر ئێمە قەزەیەکە یەک تا ئێستا لیژنەکان تەشکیل نەکراوە بە تایبەتی من و دکتۆر غالب لە لیژنەیەکە تا ئێستا ناومان نییە. ئەم قەزیە متابعەمان کرد هی خاننشین وهی موچەخۆران وهی سوزەنای سیاسی وهی گەنمی جوتیاران ڕاست یەکێک لەو مەلەفانەی کەوا متابعەمان کرد موچەی فەرمانبەر مدیر عامی محاسبە وتی ئێمە پارەمان حازرە و ئامادەشین بینێرین بە مەرجە حکوومەتی هەرێمی اتفاقەکە جێبەجێکە. وتمان مانگی پێشوو چەندیان نردووەتی ڕێکەوتوین لەسەر 80 میلیارد 80 میلیارەکەشیان بەتەواوی نردبوون لەسەر 80 میلیارد ڕێکەوتون مانگی ڕابردوون. بەڵێ ئەوان 40 نردوون 40 نردوو عەلا ئەساسەوی تری بە قەرزە. ئەم مانگەش تا ئێستا هەرێمی کوردستان هیچی نەناردووە و وەفدیشی نەناردووە بڵێ داهات هەرێمەڵێ داهات کەمی کردووە. هەرێمەڵێ داهات کەمی کردووە. اینجا داهات کەمی کردووە یا زیادی کردووە ڕەنگە ئەو ئەسی کۆداکە هەندێک کاریگەری هەبێ بەڵام بەو شێوە کەمکردنەی کەوە وەزیری دارایی کە ئەڵێ سلێمانی 120 میلیارد داهاتی هەبێ مانگانە هەولێر و دهۆک لەم زیاترن ئەڵێ کەواتە ئەگەر ئەوانی 120 میلیاریان بۆ دانێ ئەمە 360 میلیارد ئەمە وەزیری دارایی ئەڵێ بۆختانی بۆ ناکەین. دارایی هەرێم لە بەرنامەیەکە لە ڕوودا و ئەم 360 میلیارە چەندێکی داهاتی ئەوەیە کە تەسلیمیکەن لەو 360 میلیارە ئایا ناتوان 120 میلیارد تەسلیمکەن ناتوان 100 میلیارد تەسلیمکەن ناتوان 80 میلیارد تەسلیمکەن بۆیە بۆی کە ڕوون بێستا وەستاوەتە لەسەرەوەی لەسەر پارەیەک بنێرن وەکو داهاتی نانەوتی. کاک حەکیم من لەگەڵ وەزیری دارایی دانیشتم کە دوای گلەیی کردبوو لە نووسینەکەم اینجا وتم ئامادەم ڕوبەڕووی بمەوە ئەگەر شتێکی ناقانونی نووسیمەوە فەرموسکاڵام لەسەر بەڵێ تایب سامی ئێستا ئامادە نیە لەگەڵ هیچ پەرلەمانتارێکە دانیش بۆ هەر وەزیر نەماوە ئەشزانێن زەحمەتە بێتەوە بە وەزیری تر مشکلەی نییە. یەکەم 120 میلیارد دووهەم میزانی مراجعە سێهەم ئیشعاری وەزارەتی نەوتی عێراق کە بڵێ نەوتیان تەسلیم کردووە. ئەمڕۆ برای بەڕێزم دکتۆر مسەناوتی کێشەیەکی تر دروست بووە کە ئەو بایکۆتەی وەزیرەکانی پارتی ئێستا ئەنجومەنی وەزیران هێنی بۆ دروست نابێ نیسای بۆ دروست نابێ ئەو بڕیاری سەرفکردنەی ژەبێ ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بە کەواتە ئەم چوار ئینەمان هەیە لە ئێستادا ئەم چوار گرفتەمان هەیە لە ئێستادا گرفتەکە لە هەرێمەوە دەیبینی مەسەڵەن ئەوە 120 میلیارەکە لای هەرێمە میزانی مراجعە لای هەرێمە ئیشعاری وەزارەتی نەوت لای عێراقە لەگەڵ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە گویا ئەمڕۆ کۆبوونەوە کراوێ ئەنجومەنی وەزیرانی عێراق ئاخر وەزیرەکان هین نین وەزیرەکان هێشتا نەگەڕاونەوە ئەنی ئەگەر ئەو کێشەی نابێ نانە بڕوان ناکەم ئەوەی ئەنجومەنی وەزیران کێشەی بەسمێ وەکو نردنی موچەکە گەر هیچ کێشەیەکی داتی ناوخۆ بنێرن قسەی سەوسەنت بۆکەم سەوسەنتی ئەمە هیچ کێشەیەکمانیەوە ئامادەین ماوە تۆ سەر هەرێمی کوردستان ئیلتیزاماتی خۆی جێبەجێ بکە ئەینێرین ئەگەر نەیکرد بە هەرێم 120 میلیارەکە بنێرێ میزانی مراجعە بنێرێ نەوتی ڕادەست کردووە بە تەبیعی ئەگەر نەکرا ئەگەر هەڵوێست نەبوو ئەوە ئەو پەرلەمانتارانەی لە بەغدان نوێنەری خۆیان نوێنەری خەڵکنی باش بەسەبارەت بە خانەنشینانش باست کرد ئێستا خانەنشینێک ئەنێکیان کێشەی ئەوانە بوو درەنگ موچیان بۆ ئەمڕۆ لەگەڵ مامۆسای بەڕێزمان مامۆسا سادقی شێخ عوسمان کە سەرۆکی کە وتەبێژی خانەنشینانە لەگەڵ چوار مامۆسای زانکۆ دانیشتێکمان هەبوو سەبارەت بە دووشت یەکەمیان 12 موچە کە پێوتێ مکافەت نهایەت الخدمە 6 موچە پێوتێ تەراکمی ئیجازات ئەمەی لە هەرێم خانەنشین بووە 6 موچەی تەراکمی ئیجازاتی وەرگرتووە بەڵام 12 موچەی مکافەی نهایەت خدمەی وەرنەگرتووە
کامیان لەسەر عێراق کەیمە لەسەر هەرێمە ئەمە شەشەکە لەسەر هەرێمە 12ەکە لەسەر عێراق باش لەبەرەوەی خانشینانی بەڕێز زۆر داواکاریان خستوە بەردەستمان لەگەڵ برای بەڕێزمان کاک دکتۆر غالب چوین بۆ لای ماهر ڕەشید ماهر حەسەن ڕەشید کە مدیر عامی هەیئەی تەقاعودە وتمان ئێمە ڕوونکردنەوەمان بەرێ لەسەر ئەم 12 موچەیە ڕاستیەکەی من ئەمزانی قەزیەکە چییە بەڵام حەزمان نەکرد لە دەمی ئەوە ببیستین کاک حەکیم بۆ جەنابەت و بۆ هەموو خانشینانی کوردستان 3 پرەنسیپ هەیە هەچ کەس موچەی خانشینی وەرەگرێ بێم 3 مەرجەی تیابێ یەکەم تەمەن دووەم خزمەت سێم لێبڕینی استقطاعی تەقاعودی لێبڕینی خانەنشین لێبڕینی خانشین ئەچێتە سندوقێک لە عێراق پێوترێ سندوقی تەقاعود لە هەرێم ئەم سندوقە هەیە بەس هیچی تیان نییە لە موچەی فەرمانبەران بردراو نەچۆتە ناو سندوقە ئەچێتە بەشێکۆ ئێستا لە وەزارەتی دارایی عێراق ئەو لە ساسیەکە ئەچێتە بەشی ئەمانات و ئەگەر مدیر عامی تەقاعود وتی ئێوە ئەوانەی کە خانشین کراون تەمەنەکەیان ڕاستە ئیزبارەیان هەیە تەمەن خزمەتەکەی ڕاستە بەپێ قانونی تەقاعودی موحد خزمەتەکەی کردووە بەس ئیستقطاعی تەقاعودیەکەی کە لێیان بڕیوە نەهاتۆتە ناو سندوقەکەی من ئەم 12 موچەیە بێ لەو سندوقە بدرێ کەواتە خانەنشینانی بەڕێز کە ئیستقطاعی تەقاعودیەکەی نەچووە هەرێم خواردوێتی گرفتەکە هەرێم دروستی کردووە بەغدانیە خاڵی دوو وتمان حەلمان پێ بڵێ چی بکەین ئێمە وتی ئێوە ئەتوانن بچن لەگەڵ وەزارەتی دارایی یا دانیشن بزانن ئەو 12 موچە ئەیدایانە تاکەرەی عێراقیان هەرێم بەڵێ بۆ معلوماتی بەڕێست و خانەنشینانیش ئێمە هەموو موچەی تەقاعود لە خانشین نادرێت لە سندوقی تەقاعود نادرێت لە عێراق بەشێکی وەزارەتی دارایی ئەیدا بۆ نمونە زەحای ئیرهاب کە موچەیەکی ئەدرێتێ یا ئەوانەی کەوا حەوادثی هین کە ئەیدرێتێ لە سندوقی خانشین نەیدا بۆ ئەو 3 شەرتەی نییە تەمەنی نییە گەنجێکە و بۆ بە قەزەیەکۆ خزمەتی حکوومەتی نەکردو ئیستقطاعیشینا وەزارەتی دارایی خۆی جۆرێک لە خانشینی بۆ ئەمانە بڕیوەتو بۆیە ئەم 12 موچەی وتیانە بێ لای وەزارەتی دارایی سەرفیکا چون بۆ لای وەزارەتی دارایی ئینمان نەچوین بۆ موازنە چون بۆ لای محاسبە ئەڵێ ئەمە پێویستی بەوە هەیە تەخسیساتی مالی بۆ دابنرێ لە 24 و 25 تەخسیساتی مالی بۆم 12 موچە دانەنراوە لە تاویزاتی مۆزەفینە لە 26 موازنەمان نییە وتی ئەبێت لە موازنەی 2027 تا داخل بکرێ ئێستا ڕەنگە لێم بپرسێ ئیمام وەسا چۆن داخل بکرێ ئەوە پەرلەمان نییە ئەو پارێ تەرخانەکە ئەبێت لە ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان وەزیری مالیە چونکە ئێمە قاعدەیەکی اقتصادیمانەیە لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص ناكري هيج برپاريك صرف بكري إلا بتخصيصي هبه لموازنة كي صلاحيتي هي لموازنة داينة برلمان صلاحيتي نية برلمان 3 إشي هي بلجنة مالية كيشيوه تخفيض مجمل المبالغ كموازنة ديتا بردسي 160 تريليون بوي هي بكاتا 100 تريليون كاتا ما يكلي إيشا كاندي إيشي دومي المناقلة بين الفصول والأبواب گوێزانەوەی بڕێک پارە لەم فەسڵەیە لەم بابۆ بۆ بابێکی تر یا بۆ فەسڵێکی تر سێهەمینیان زیادکردنی مجمل المبالغ في حالة موافقة الحكومة يعني ئەگەر حکوومەت ڕازی بۆ توانێت شتێ زیاد بکە حکوومەت خۆی کە موازنەی نردووە پێویستی بۆ نییە پەرلەمان پێی زیاد بکە بۆیە ئەمە سەلاحیەتی پەرلەمان و پەرلەمانتاران نییە کەواتە پەرلەمان و پەرلەمانتار هەر پەرلەمانتارێ وعدی دا کە ئەمە داخڵەکەم لێی نازانێ لێی نازانێ کەواتە جابا مەسیجەکەم بە جوانی بگە کەواتە ئەو شاندە کوردیەی کە ئەڕوا لە حکوومەتی هەرێمەوە ئەبێ ئەو دوای ئەو 12 موچەیە بکە یا ئەو وەزیرانەی لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادیان ئەبێ ئەوان پێداگری بکەن لەوەی کەوە واژووی مەشروع قانونی موازنە نەکەن تا ئەو تەخسیساتە نەخرێتە ناوی سەبارەت بە 100,000 باشە ئەوەی کە لە عێراق ئێستا سوودانی
بڕیاری 200,000 هەیە تەمان کاتی خۆی موچەی خانەنشین بە بڕیارێک وتیان ئەوەی کەمترە لە 500,000 100,000 بۆ زیادکەن تەمان کەمترینیان لە 400 شتێک بوو 100,000 بۆ زیادکەن بووە 500,000 ئەو بڕیاریەکەم بڕیاری دووەمیان سوودانی دای سوودانی 100,000 وەک منحە دا بەو خانەنشینانەی کە موچەکان لە ملیۆنێک کەمترە ناوی نابووچی غەلای معیشی سوودانی یەکەم لە 2026 ئەم بڕیارەی تازە نەکردوەوە ئێستا خانشینانی علاقی ژوەری ناکرد ئەو 100,000 وەرناگرن ئەو 100,000 وەرناگرن ئەوەی 2025 بۆ شمولی هەرێمی نەکردووە سوودانی ئەم بڕیارەی بۆ موچەخۆرانی بۆ خانشینانی وەسەط و جنوب داوە لە چی داوێتی لە سەلاحیەتی تەخسیساتی خۆی نەک لە سەلاحیەتی تەخسیساتی وەزارەتی مالیەتە تا تەخسیس بکرێ هەموو وەزارەتێ بە مەجلیسی وزەرایشۆ بودجەیەکیان هەیە کاک حەکیم تەخسیسێکیان هەیە ئەو تەخسیسە ئەبێتە 7 بەش یا 8 بەش یەکیان تعویزاتی مۆزەفینە سلع و خەدەماتە ئوخرایە منح و ئیعاناتە سوودانی لەو منحەی ئەنجومەنی وەزیرانی خۆی بڕیاری ئەوەی داوە بۆیە سەوسەن بە ئێمەی وتی ئەتوان بچنە لای سوودانی ئەو بڕیارە بۆ هەرێمی کوردستان دەرکەین بە سوودانی سەلاحەتی باش وەکو پارەی گەنمی جوتیاران ساڵی ڕابرد و وزەم خەرج نەکراوەندێکیان ئەو چۆن گەنمی جوتیاران لە ئێستادا حکوومەت قەرزاری جوتیارانە بە تریلیۆنە و 600 ملیار بۆیە ئەو بڕەپارەی لەسەر چه ئەساسێک تەمان بڕی گەنمەکەش کەم کرابووە بۆ 290,000 وەکیلی وەزیری زەراعە لەبەرەوەی وەزیرەکە نەماوە هاتووە لە پەرلەمان سوێنی خواردووە بەڵێنی بە ئێمەدا کە بیکەنەوە بە 400,000 تەن چونکە ساڵی پار 399,000 تەن وەرگی باش ئێستا پەیوەندیمان هەیە لەگەڵ وەزیری زەراعەی هەرێمی کوردستان قات و بێگەرد کە ئەبێ گرفتێک هەیە چارەسەری بکەین گرفتەکەش ئەوەیە جوتیاران زوڵمێکیان لێ ئەکرێ بە خصوص بە تایبەتی نەک بە عموم لە هەرێم ئەڵێ چەندێک ئەرزی زەراعیمان هەیە ئەڵێ 3 ملیۆن هەیە ئەو ئەرزەی کە هەیەی 6 دۆنمە ئەم 6 دۆنمە ئەمساڵ بڕیاریاوە بیکا بە شووتی ئەم 6 ملیۆنە ئەم 6 دۆنمەی نووسیوە کە ئەکرێ بەگەنم یعنی وەرەقەیە وەرەگرێ کە ئەتوانێ بایی 6 دۆنم 120 کیلۆیی وەرگێ بۆ یەکە گەنمی نەچاندوو ئەم وەرەقەیە فرۆشێ بە جوتیارێکی قوربەسەری داماو کە گەنمەکەی بەرهەم هێناوە بەڵام حیسەکەی کەمە ئەمە یەکێکە لەو خەلانەی کە بێت چارەسەر بکرێ لە ڕێگەی چیوە چارەسەر بکرێ ئەو شاندەی هەرێمی کوردستان کە ئەڕوات ئەبێ هەماهەنگیە بێ لەگەڵ پەرلەمانتارەکانە بۆی بتوانین ئەوکو پارەکەی کەندێکیان بۆیان خەرج نەکراوە پارەکەی ئەوەیە کاک حەکیم یان کاتێ تەمان زوڵمێک کراوە لە جوتیارەکانی هەرێمی کوردستان من نازانم فعلا زوڵمەکە کێ کردوتی متابعە نەبووە تەبەن زۆربەی قەزیەکان ئەو وەزیرانن کە حکوومەتی هەرێم نردونی بۆیە هی و دوهێزە سیاسیان کە لەوێ متابعی ئەم قەزیان ناکەن پەرلەمانتار ناتوانێت ئیلزامی وەزارەتێ بکا بە سەرفکردنی دانێوەڵە تەنها ئەوەندەی ئەڵێ دوای استیجواب دەکەم یا پرسیاری شەفەی ئاڕاستەکەم تەنها متابعە بۆیە ئەو بڕەپارەی کە دانرێ مانگانە سەرف کرێ بۆ جوتیاران 12.67 هەندێک جار کەمتریش لەوەی بۆ نێز بۆ هەرێمی کوردستان بەزوەکو موچە کێشەی نابێ بۆ عێراق و بۆ هەرێم لەم ساڵدا گەر نەوتیش موچەی مانگی دوو لە 15 مانگەوە دەست پێ کردو تا ئێستا بەردەوامە لە عێراق هەموو وەزارەتەکان مانگی 4 هەموو وەزارەتەکان بە تەدریج وەریان مەگە نەوت کێشەی بۆ دروست بوو ئێستا عێراق هەر پارە دابین عێراق پارەی هەیە کاک حەشیم ئەتوانێت قەرز بکات لە بانکی مرکزی لە بانکەکانی تر قەرزەکە چونکە فترەیەکی زەمەنیە بەڵام کێشەکە هەرێم دروستی کردووە بۆ هەرێم لە ڕووی ئەوەی کە ئەڵێ داهاتم کەمی کردووە کە داهاتەکەی پێم یەسەر نابێت کە نازانم ئەوە بێ هەرێم خۆی جواب بات سپاس دەکەین بەڕێز مام حاجی ڕەشید مادومان کردی سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ